کێنەوانی پەشیمانە بنەوە؟ ئەوانەی لە ڕۆژی قیامەتە هاوڕێکانیان بوونە باعیسی ئەوەی کە لە دینیان بکەن. ويوم يعض الظالم على يديه، كاتێکە زاڵم و ستەمکارەکان پەنجەی خۆیان ئەگەزن، يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. خۆزگایەک لەگەڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕێگەی ئەوم بگرتایە، یا وەیلەتا لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا، ئای خۆزگە فڵان کەسم نەکردایەتە ڕەفیقی خۆم، لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني، لەبەرەوەی من ئەهلی مزگەوت بووم، لەبەرەوەی من خەڵکی باش بووم، لەبەرەوەی من کەسێکی دیندار بوون، بەڵام بەداخەوە لە ذکری خوای کردم، لە مزگەوتی کردم. بۆیە هەرچی لە مزگەوت تەکا ئەوە هاوڕێی چاکی تۆ نییە. ئەگەر بەهۆی پارەوە لە دین دوور کەوتویتەوە، ئەو پارەیەنێک بەتیە بۆ تۆ، هاوڕێیەکی چاکت نییە بەڕاستی، لێی دوورکەوەرەوە. ئەگەر خێزانەکە دوای کردووە کە تۆ دیندار نەبی وەڕێی دینی لێ شاردوویتەوە، نایەڵێ ڕەفیقایەتی خەڵکی باش بکەیت و نایەڵێ بچی بۆ مزگەوت و ڕێد لێگرێ بەرەو چاکە، ئەوە هاوڕێیەکی چاکت نیێوازی لێبێنە. و ئەگەر هاوڵەکانت دۆست و خزمەکانت هەر هەمویان تر ئابەمە مەزەنیان بکە، ڕەفیقی تۆ نین، چونکە لە قیامەتە پەنجەی خۆ دەگەزی.